لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بە قەدەرێکی یەکلایەنە کە حیساب بۆ ئیرادە ناکات لە گۆڕێدا نییە. گرنگترین لایەنی بابەتی قەدەر ئەمەیە: کاتێک خوای گەورە بە زانستی ڕەهای خۆی ڕووداوەکان پێش ڕوودانیان دەزانێت و لە کتێبی قەدەردا دەیاننووسێت، بەدەستهێنانی مرۆڤ یان ئەو ئیرادەیەی کە هۆکاری ئەم بەدەستهێنانەیە نەخراوەتە دەرەوەی ئەم نووسینەوە و پشتگوێ نەخراوە. بەشی مرۆڤ لە کردارەکانیدا بریتیە لە بەدەستهێنان، واتە پەنجەنان بە دوگمەیەکدا، بەڵام هی خوا بریتیە لە بەدیهێنان، هێنانە مەیدان، دروستکردنی ئەنجام، دەستنیشانکران و نووسرانی ئەم دوانە پێکەوە پێی دەوترێت قەدەر. با بڵین لە ژووری ئەو دی و سەعاتێکی دیوار هەیە، هەرچەندە ئێمە لێرەوە نابینین، بەڵام چرکە چرکەکەی دەبیستین. ئەگەر یەکێک لێت بپرسێت سەعاتەکە کار دەکات یان نا، تۆ لە وەڵامدا دەڵێیت بەڵێ کار دەکات. ئیتر کەس پێت ناڵێت دەبڕۆ سەیرێکی بکە بزانە چرکە ژمێر و خولەک ژمێرەکەی دەسوڕێتەوە. کارکردنی سەعاتەکە سەرجەمی میکانیزمەکە بە سوڕانەوەی چرکە ژمێر و هەموو پارچەکانی دیکەیشەوە لە خۆ دەگرێت. بەواتایەکی تر سوڕانەوەی بەردەوامی چرکە ژمێر و خولەک ژمێر بەڵگەیە لەسەر کارکردنی سەعاتەکە و سوڕانەوەی چرخەکەی. بە وێنەی ئەمە قەدەر هەبێت ئیرادەش هەیە، یان ئەگەر بمانەوێت متاڵای ئیرادە بکەین، تەنها دەتوانین لەگەڵ قەدەردا تاوتوێی بکەین. کەواتە مرۆڤ لە بەرامبەر قەدەرەوە ڕۆبۆتێکی دەست و پێ بەستراو نییە. واتە مرۆڤ بوونەوەرێکی وانییە کە چەشنی تۆڕی جاڵجاڵۆکە بە تۆڕی قەدەر دەورە درابێت و دەستی لە دواوە کەلەپچە کرابێت و فەرمانی سێدارەکەی لە ملک کرابێت و نەهێڵدرێتە ناسە بدات. یان وەکو ئەو مەحکومە هەژارە نییە کە فرێدراوەتە دەریاوە و پاشان بەگاڵتەوە پێی دەوترێت نەکەی تەڕ ببیت. بەڵێ، هەروەک ئەمە قەدەر نییە، مرۆڤیش ئەو گەڵاوشکە نییە کە ڕەشەبای قەدەر یاری پێ بکات. هاوسەنگی و مامناوەندی لە هەموو بابەتێکی ئیسلامدا هەیە. بۆ نمونە، هەروەک تووڕەبوونی بەردەوام زیادە ڕەویە، بێدەنگبوونیش لە بەرامبەر هەموو گفتار و کردارێکەوە کورت ڕەویە. هەروەک تەرککردنی ژنهێنان و ئینکاریکردنی ژن وەکو بوونەوەرێک کورت ڕەویە. هەوڵدان بۆ سوودوەرگرتن لە هەموو ژنێک کە بە بەردەمتدا تێپەڕ دەبێت زیادە ڕەویە. هەوڵدان بۆ سوودوەرگرتن لە هەموو ژنێک کە بە بەردەمتدا تێپەڕێت زیادە ڕەویە. هەروەک بە بتکردنی سەرمایەداری زیادە ڕەویە، پێچەوانەکەیشی کە بریتیە لە نەدانی مافی ژیان بە سەروەت و سەرمایە کورت ڕەویە. لە قەدەریشدا هەروەک جێڕانەوەی هەموو شتێک بۆ مرۆڤ و وتنی مرۆڤ خۆی کردارەکانی خۆی بەدی دەهێنێت زیادە ڕەویە، بە هەمان جۆر پێچەوانەکەیشی واتە وتنی بەندە هیچ ڕۆڵ و کاریگەریەکی لە کردارەکانی خۆیدا نییە کورت ڕەویە. هەرچی ئەهلی سوننەت و جەماعەتیشە کە بە درێژایی ئەم باسە هەوڵمانداوە بیر و بۆچوونیان ڕوون بکەینەوە، دەڵێین ئیرادە و بەدەستێنان لە بەندەوە و بەدیهێنانیش لە خواوەیە. بەمەش ڕێگای حەقیقەت و مامناوەندیان هەڵبژاردووە. ئەگەر هیدایەت و گومڕایی بەگەڕخستن بەرەو کردداری چاک و خراپ و بەدیهێنانی ئەمانە بارێکی دەتەنی بێت، ئەوە بەدیهاتنیان بە تەواوەتی تایبەتە بەخوا و ئەو بە شەشکەهی بەندەیە بە گرام گوزارشتی لێ دەکرێت. بەڵام ئەوەندە هەیە ئەم گرامە دەرەنجامی گەورەی هەیە. کاتێک مرۆڤ ویست و نیەتی هەیە بۆ ڕۆیشتن بۆ مزگەوت یا خودیەکێک لە ماڵەکانی خوا و بەم ئاراستەیەدا مەیل و هەڵبژاردنێک ئەنجام دەدات، خوای گەورەش دەیگەێنێت بەو ئەنجامە مەزنەی کە ئارەزووی دەکات. گوێگرتن بۆ وتارێک یان وەرگرتنی زانست لە خزمەتی برا یان هاوڵێکی پاکدا لەوانەیە ببێت بە هۆکاری هیدایەت، چونکە بەندە پەنجەی ناوە بە دوگمەکەدا. بە پێچەوانەوە ئەو کەسەی کە مەیل و نیەتی مەیخانەی هەیە، خوای گەورە بەرەو گومڕایی دەیداتە بەر، لەوانەیە لە ناویشیدا نوقمی بکات، بەڵام لەوانەشە ڕەحمی پێ بکات و غەرقی نەکات. وتنی وشەیەکی ناشرین بەرامبەر خوا یان پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لەوانەیە وەکو لێدانی قوڵفەی دەرگای ناوی گومڕاکەر وابێت و ئەگەر بە گوێرەی نیەتەکەشی وەڵامی بدرێتەوە ناحەقی بەرامبەر ناکرێت. بە کورتی ئەو کەسەی لە نێوان ڕێگاکانی هیدایەت و گومڕاییدا یەکێکیان هەڵدەبژێرێت، دەگەیەندێت بە دەرەنجامی ئەو ڕێگایی کە هەڵی بژاردووە و ڕووی تێکردووە.
ئەوەی کە دەیگەیەنێت خوایە، گەیشتوو یان ئەو کەسەش کە مەیلی گەیشتنی هەیە بەندەیە و بە گوێرەی جۆری کردەوەکانی لەو دنیادا پاداشت یان سزا دەدرێت.